تیمی فاسکێر لە سنووریداری ڕاپەڕینن بۆی ئێمە بێکەوە بتوانین لە ڕێی ئەو بەرنامە و پلانە خزمەتگوزاریەی کە هەیە لەلایەن فاسکێرەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوە بێکەوە لە سنووریداری ڕاپەڕینیش ڕای بگەێنین لە ڕێگەی 6 تیمی تایبەتی خۆیانەوە کە پزیشک و کارمەندی تێدا هەیە لە ڕێگەی ژمارەی تەلەفۆنەوە کە لە زووترین کات بڵاو دەکرێتەوە و بڵاویش کراوەتەوە پێشتر بتوانین لە سنووریداری ڕاپەڕینیش ئەو هاوڵاتیانەی کە بەرکەوتەی ڤایرۆسی کۆڕۆنان لە ماڵەکانیان لە ڕێ ئەو ژمارە تەلەفۆنانەوە پەیوەندی بۆ تیمانەوە بکەن ئەم تیمانە ڕاستەوخۆ ناوەکانیان تۆمار دەکەن لە دوای تۆمارکردنیان سەردانی ئەو نەخۆشانە دەکەن لە ماڵەکانیان تەواوی پشکنین و چارەسەرەکان لە ماڵەوە چاودێریان دەکرێت و ئەو شتانی کە پێویست بێت لای خۆیانەوە بۆیان دابین دەکەن و هاوکاریان دەبن ئەو شتانی کە لە لای ئەوانیش بە تایبەتی وەکو چاودێریکردن و وەکو متابعکردنی باری نەخۆشەکەی ئەمانە هەموو شێوەیەک دەکرێت و ئەم خزمەتگوزاریەش بە خۆڕاییە بۆ هەموو هەرێمی کوردستان و بە تایبەتیش کە ئێستا ئەمڕۆ لێرەین ئێمە باسی سنووریداری ڕاپەڕین دەکەین.